ئەوانەی کە قاریئی قورئان و ئەوانەی خەریکی لەبەرکردنی قورئان و ئەوانەی خەریکی خزمەتی قورئانن شەیطان هەندێک جار زەفەریان پێێنێ و فێڵیان لێ ئەکات وایان لێ ئەکات قورئان خوێندنیان و دیراسەکردنی قورئانیان و خزمەتی قورئانیان ببێتە مجرد شتێک خوێندنی قورئان لە پێناوی فێربوونە نەک لە پێناوی کردەوەیە نەک لە پێناوی عەمەلە. حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ أنزل القرآن ليعمل به فاتخذ الناس تلاوته عملا. خەڵکی زمانی خۆی ئەڵێ ئەفەرمێ قورئان بۆیە هاتە خوارەوەی خەڵک تەطبیقی کە عەمەلی پێ بکە ئیشی پێ بکە خەڵک بخاتە جوڵە و حەرەکە بۆ ئیشکردن کەچی خەڵکی هاتن تیلاوەت و خوێندنەوەی قورئانیان کرد بە عەمەل کرد بە ئیش. زۆر بووە لە مێژووە و لە ئێستاشە خەڵک مەشغوڵ بووە بە قیراءەتی شاذەوە و هەموو حەیاتی خۆی سەرف کردووە هەدەفەکەی قورئان لەگەڵ ئەوەی خوێندنی قورئان خۆی بۆ خۆی عیبادەتێکی زۆر گەورە و تایبەتمەندی هەیە هەدەفەکە لە پشتیەوە بریتە لەوەی کە ئینسان ئیشی پێ بکە و تەنفیزی کە و تەطبیقی کە و کاری پێ بکە قورئان بێتە چرایەک لە بەردەمیەوە بڕوە لە ژیانە. ئینسان وا تەسەور نەکا کە بڵێ ئیتر قورئانم وەرگرت ئەفەرمێکێک لە دەردەکانی قوڕا ئەوەی وا تەسەورەکەن ئەگەر قورئانیان هەموو لەبەر کرد یا بڕێکی باش قورئانیان لەبەر بوو یا زۆر لە خزمەتی قورئانەمانەوە ئیتر ئەگەر گوناهیشکەن خوا عەقوبەیان نادا. ئەفەرمێ چۆن خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قورئانە فەرمووی من يأتي منكن بفاحشة مبينة يضاعف لها العذاب ضعفين. هەرێکێک لە ئێوە ئەگەر فاحشەیەکی ئاشکرا بکە عذاب و عقابی ئەدرێ بە دوو جار عقاب و عذاب دوو بەرابەر عقابی ئەدرێ. بە هەمان چەشن ئەفەرمێ و کەسەش کە خوای گەورە قورئانی پێ عەتاءەکە دوو بەرابەر عقوبەی ئەدا ئەگەر بێت و تەطبیقی قورئانەکە نەکا و عەمەلی پێ نەکە.